ئەوە بێدا کە داچی مردی ئەوە بێدا کە داچی مردی ئەوەی بێدا تای خوێنبەربوون ئەو پەتا ڤایرۆسیەی لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە لە ڕێگای گەنەی ئاژەڵی. نیشانەکانی ئەو پەتایە تەنها لە مرۆڤ دەردەکەوێت، بۆیە مەترسی بۆ سەر هەموو کەس هەیە بەهۆی خواردنی گۆشتی ئاژەڵی توش بوو. خۆشی تای خوێنبەربوون یاخود تای کۆنگۆ نەخۆشیی ڤایرۆسیە ڕاستەوخۆ لە ئاژەڵێکی توش بوو بە بەرکەوتنیی ڕاستەوخۆ لەگەڵ پێستی مرۆڤێکی برینی هەبێ ئەوە ئەگوازێتەوە یاخود ڕاستەخۆ بە گەستنی جۆرێک لە جۆرەکانی گەنە کە پێی گوتێ گەنەی هایلۆمە ئەوە نەخۆشەکە لە بۆ مرۆڤ ئەگوازێتەوە. ئەوەی گومان و جێی گرفت ئەوەیەکە و نەخۆشە لە ئاژەڵدا هیچ نیشانێکی پێوە دیار نییە. بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران ئامادەکاری تەواوی کردووە لە ئەگەری هەر حاڵەتێکی توشبوو بەو ڤایرۆسە. لە ڕێگای چەندان خول و سمینار کارمەندانی تەندروستی شارەزا دەکرێن لە نیشانەکان و خۆپارێزی و چارەسەرکردنی توشبانی پەتای خوێنبەربوون. زۆرە گەنەکە دەیگوازیتەوە و خۆمان لەکوێ هەیە و زۆرە گەنە چۆن بتوانین خۆمان لە شوێنانە پارێزین، چۆن ئەو گەنە لە ناو بەرێتن لە ناو بردرێتن ئەو گیان لەوەرانی کە توش دەبن وەک گوتم هاوبەشە چۆن ئەوانەی توش بووینە چۆن لە ناو بردرێن، چۆن ماوەڵیان لەگەڵ بکرێتن بەو شێوازە. شێوازی خواردن چۆن کە گۆشتمان هێن لە شوێنێکی بتوانین لە شوێنی باوەڕ پێکراوە بیتن، شێوازی خواردن شێوازی بەکارهێنانی چۆن بکوڵێندرێتن ئەو شێوازانە باز دەکرێت پێویستەوە بزانین. ئێمە وەکو سنتەری کۆنتڕۆڵکردنی نەخۆشی گوازراوەکان هەموو ئامادەکاریەکمان کردو و 2 مانگ پێش ئێستا ڕێنمایەکانی تای خوێنبەربوونمان بەڵاو کردوتەوە لە گشت و کارمەندانەی کە لەم سنتەردا دەوام دەکەن وەروها دەورەشمان بۆ کردوونەتەوە. ئەوانەی کە لەو سمینارە بەشدارن زیاترین یان پزیشکان بەڕێوەبەرانی کارجێری بنکەکان و نەخۆشخانەکانی سنووری بەڕێوەبەرای تەندروستی هەروەها کارمەندانی تەندروستین کە ڕاستەوخۆ با بڵێن بەرکەوتیان لەگەڵ هاوڵاتیان هەیە و ئەو زانیاریانەی کە لەو سمینارانە پێشکەشەکرێت زۆر تایبەتن و زۆر ئەتوانن هاوکار بن بۆ کارمەندانی تەندروستی بۆەوەی کە زووتر نەخۆشیەکە دەستنیشان بکەن. ناوچە شاخەویەکان بەو پێیژمارەیەکی زۆری خاوەن مەڕ و ماڵات و ئاژەڵداری لێیە. زیاتر لە ناوچەکانی تر مەترسی توشبوون بە ڤایرۆسی پەتای خوێنبەربوونی لێ دەکرێت. لە ساڵانی ڕابردووش حاڵەتی توشبوون و گیان لە دەستدانیش بەهۆی ئەو پەتایە لەو سنوورە تۆمار کراوە. ئوسمان عوسمان، کورسات نیوز، ئیدارەی سۆران.